خۆشەویستان ئەمڕۆ لە با بڵێن ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە دیارە چەندین چالاکی لە نێو شاری سلێمانیا بەڕێوەچووەوە چالاکی زۆر تایبەت دەکرێت بۆ ئەم ڕۆژە لەم نێوەندەیە منداڵ پارێزی کوردستان و بە تایبەتی یەکێک لە سێکتەرەکان کە تایبەتە بە خاوەن پێداویستی تایبەت پێشەنگایکی تایبەتیان بۆ ئەو منداڵانی خاوەن پێداویستی تایبەتە کردوێتەوە دیارە کارەکان هەر کاری ئەو منداڵانە بوون و وەداتر لەلایەن مامۆستایەکەوە سەرپەرشتی کراون بۆ ئەوی بتوانن ئەو کارانە وەکو پێشەنگایەک نمایش بکرێن و دواتر پێم وابێ نرخی لەسەر بۆ فرۆشرای شێتەوە و پارەکەشی گەڕێنراوەتەوە بۆ ئەو منداڵانەی کە خۆیان کارەکانیان کردووە. سەباسێککەین لەسەر پێشەنگاکە بە میوانداری زۆر بەڕێژ نژوە عەلی سەرپەرشتیاری پێشەنگاکە زۆر بەخێر ئێوارە باش. پێشەنگاکە ئەمڕۆ کراوەتەوە؟ بەڵێ ئیمڕۆ سی دوانزە ڕۆژی خاوەن پێداویستی تایبەت ئێمە وەکو سەنتەری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەستاین بەکردنەوەی پێشەنگایەک بۆ مناڵانی ناو سەنتەرەکە کە بە عام هەمویان مناڵانی خاوەن پێداویستی تایبەتن بۆەوەی هەستین بە دەرخستنی بەهرە و توانەکانی ئەو مناڵانە. باشە چەند وێنە نمایشکرا ینی کۆی ئەم منداڵەکان بەشدار بوون یا خۆت وێنەکان لێت هەڵبژاردون؟ وێنەکان لە ماوەی ساڵێک و 6 مانەکە سنتەرەکەمان کراوەتەوە هەموو وێنەکان هی ئەو بەروارەیە هەڵمان بژاردووە لە ئیشانێکە کراوە هەمووی لەلایەن مناڵەکان خۆیانەوە تابلۆکان نزیکەی 45 بۆ 50 تابلۆ بوو بە بەشداریکردنی 18 مناڵ. چۆن ئامادەکاری کرا بۆ ئەم پێشانگایەوە کارەکانی ئەو مناڵانە چەندها تابلۆ بوو یاخود ئیشی دەستیش بوو؟ بەڵێ ئێمە لە هەموو یادەکانە چالاکیمان هەیە وەکو سنتەرەکە و بۆ ئەم ڕۆژەش حەزمان کە بەهرەی مناڵەکان دەرخەین هەر شتێکیەوە. باشە کاری تۆچی ینی ئەرکی تۆچی لە ڕێکخراوەکە بۆ سەرپەرشتی ئەم پێشەنگایەت کردو؟ بەڵێ من خۆم مامۆستای وێنەکێشانم لە سنتەرەکەیە و هەستاین لە کۆی هەموو ساڵەکەیانی هەر بە بەردەوامی بەڵێ ئێمە سنتەرەکەمان مناڵان لەم ساڵ و 6 مانەیە لە سەعاتەوە هەتا سەعات و لە سەنتەرەکەمانن بەپێی جەدول و بەرنامە مناڵەکان کە لەوێیە ئەمێننەوە و بە هەمان شێوەیەن بۆ ژووری وێنەکێشانیش و لەوێ ئیشەکەن. کاتە جەدول و بەرنامەکان چەند چۆنی چۆن مامەڵە لەگەڵ و مناڵانەکەن و چۆن توانی و تانەماوەی ئەم زیاتر لەم ساڵە کاریان لەگەڵ بکەن بۆی بتوان پێشانگایەکی لەو جارە بکەنەوە؟ بەڵێ ئێمە بەگشتی سنتەرەکەمان کە لەو کاتیان مناڵەکانیان بۆ ناو سنتەر دوو بەشمانێ بەشێکیان بەشی سەرەوەی سنتەرەکەمانە کە بە گروپ ئیشی لەگەڵاکرێت لەگەڵ چاودێرەکانە و بە هەمان شێوە بەشی خوارەوەش کە مناڵ بەتەنیا لەگەڵ ڕاهێنەرەکایە بۆ ماوەی 45 دقە کاری لەگەڵەکرێت بەشی وێنەکێشانیش هەر بە هەمان شێوە پێویستە کە هەنێ مناڵ بەتەنیا ئیشی لەگەڵ بکرێ هەرێ مناڵیش بە گروپ لە ماوەی ئەم ساڵ و 6 مانە ئەو ئیشانەی کە کراوە کۆمان کردوێتەوە و کردومانە بەم پێشەنگایە. گرنگی ئەم پێشەنگایە لە چیا بوو؟ دەرخستنی بەهرە و توانەکانی مناڵی خاوەن پێداویستی تایبەت. باشە ئەو بەهرە و توانایە تۆ وەکو مامۆستایەک توانیتە دەری بخەیوە کاریان لەگەڵا بکەی و پێشەنگاشیان بۆ بکەیتەوە و سەرپەرشتیشیان بکەی لەگەڵیشان نایلاگری. ئێستا باز لەوە کرێ وێنەکان زۆربەی وابزان فرۆشراون نرختان لەسەرداناوە ئەو پارەیە ئیراوەتەوە بە خۆیان وانە؟ ئەو پارێ جارێ هەر لای خۆمان ماوەتەوە و لە دواییە لەوە چ بیکەین بەوەی لە 150 پارەکە بۆ مناڵەکان بگەڕێتەوە یاخود دیسانەوە سەرفەکرێتەوە بۆ مناڵەکان لە ناو سنتەرەکەیە. کەواتە چ گرنگێکیە بۆ مناڵەکان؟ طبعاً ئەمە بێجگەلەوەی دەرخستنی بەهرە و توانایە لە کۆمەڵگایە بێجگەلەوە دەرخستنی بەهرە و تواناکانیە و دیسانەوە پاڵپشتیە بۆ مناڵەکەەوە بۆ خێزانی مناڵەکەیە. بەڵێ لە سنتەرەکە خۆی چەند منداڵتانەیە خاوەن پێداویستی تایبەت کە بە بەردەوامی لێ چاودێریەکرێت؟ نزیکەی 6 بۆ 7 مناڵ بە بەردەوامی لە ناو سنتەرەکەی بێجگەلەوەی کە ڕۆژانە مناڵ سەردانەکات لە ئیلاج تەبیعی لە بەشەکانی تر ڕاهێنانی پێکرێت. باشە بەنیازی ساڵێک و ئەوەی تر پێشەنگایەکی تر بکەیتەوە یا ئەم جارە هەوڵی زووتر پێشەنگایەکی تریان بۆ بکەیتەوە؟ ئێمە لە ڕۆژی ئۆتیزمیشە بە هەمان شێوە پێشەنگایەکی ترمان کردەوە ئیشەڵا کاری باشتر و پێشەنگای باشتریش مەرجە هەر لەو ڕۆژانەیە بێ کە مەسەن بۆ نمونە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە یا ئۆتیزمە یا هەرچێکی تریا لە ڕۆژێکی ئاسایی شابێ ئەبێت؟ ئەکرێت لە ڕۆژێکی ئاسایی شابێ بکرێ بەڵام بۆمە لە ڕۆژێکی ئاوای پێویستە کێمەوەکو سنتەرێکی خاوەن پێداویستی تایبەت کار و چالاکیمان هەبێت. باشە ئەی یارمەتی سنتەرەکە بۆ تۆ چی بوو بۆ مناڵەکان چی بوو لە پێشەنگاکەیان؟
دڵخۆشێکی زۆر بوو لە پێشنگاکەوە منە زۆر کەزییا خود دایک و باوەگێ زۆر دڵی پێخۆشە کە تۆ مناڵەکە لاچێ ئەگەر 9 ساڵ بێ 10 ساڵ بێ چەند ساڵە لە ماڵەوە بۆ منە هیچ ئیشێکی بۆ نەکراوە هیچ شوێنێک وەری نەگرتووە تۆیسە لە سنتەرەکە ئیشی لەگەڵەکەی وە دیسانەوە پێشنگایەکی بۆکەیتەوە و زۆربەی تابلۆکان لەلایەن هونەرمەندەکانەوە زۆر بەرز ڕاگیران ئەوە شتێکی خۆش بوو بۆ من و بۆ خێزانەکە و پاپشتیش بوو بۆ مناڵەکە هەریەک لەو مناڵانە بە شێوەیەکی جیاواز کاریان لەسەر تابلۆکانی خۆیان کرد و زیاتر چ ڕەنگێکیان بەکارێنە یاخود هەمویان هەرێکی بە شێوازێکی جیاواز بەڵێ مناڵەکان لە بەروی حاڵەتەکانیان جیاوازە بێگومان فکر و بەهری خۆشیان جیاوازە هەر مناڵە بە شێوازێکی تایبەت ئیشەکە تایبەتە بەخۆی وە کوڕانیش بەگشتی لەسەر هەموو ڕەنەگی شەکەن بەسەر مناڵە و لەسەر شێوازێکی جیاوازی شەکە باشە مناڵەکان خۆیان لێوە بوون لە پێشنگاکە زۆربەی مناڵەکان ئامادە بوون کاردانەوەی لە لای کە سوکاری مناڵەکان چۆن بوو ئەم پێشنگایە دڵخۆشێکی زۆر بوو و خۆشێکی زۆریش لەوەی بوو کە زۆربەی خێزانەکە تابلۆکانیان کڕی بۆی لە ماڵەوە عرزیکەنەوە بۆ مەکەیەکی گەچێ بۆ ماڵەکان پێ بڵەکەمە تابلن مناڵەکەمە کاردانەوەی مناڵەکان خۆیان چی بوو بۆی کە تابلۆکانیان نەبین لە پێشانگایەکە هەڵواسرا و دووبارە لەیان خەڵکەوە ئەکردرێت و یاخود ئەبرێتەوە ماڵێک و هەڵەواسرێت و زیاتر سیر ئەکرێت بەڵێ بەپێی حاڵەتی مناڵەکە گۆڕ هەنێ مناڵ بۆ منە هەست بەوە ناکە هەنێ مناڵی شەبوو کە زۆر دڵخۆش بە هادێک سەرەویدەوە تابلۆکەی خۆمە ئیشەکەی خۆمە باشە جگە لە با بڵێن کاری شێوەکاری لە ناو سنتەرەکەیە چ کارێکی تر زیاتر لەگەڵ مناڵەکان ناکرێت بەڵێ ئێمە لە سنتەرەکەیە وەکو ئاماژەم پیاکە لە سەعات نۆعەفو تاکو دوو لامانە لە بەشی سەرەوە بە گروپی ئیشی لەگەڵەکرێ یاریکردنەوە فێرکردنی هەنێشتی بۆمە کۆمەڵایەتیەوە دروستکردنی پەیوەندێکی کۆمەڵایەتیە مناڵەکان بێکەوە بۆی دوای بتوانن لە کۆمەلگا دانا بڕێن بێکەوە لەگەڵ خەڵکا تێکەڵاو بن و بەشێک تیشمان کە لە قاتی خواروی سنتەرەکە ئیشی لەگەڵەکەی ڕاهێنانە ئەویش فێرکردنی هەموو شتانێک کە ڕۆژانە ئێمەیکین باشە با بڵێن لە ڕووی هوەریەوە کاری هوەری جگە لە شێوەکاری چ کارێکی تری هوەریان لەگەڵاکرێت بەڵێ مۆسیقامان هەیە مامۆستای مۆسیقاشمان هەیە و بێجگە لەو ئیشی شانۆیشیان لەگەڵاکەین بەڵێ هەرسێکتان تاواکەری یەکتریە بن بۆی کارێکیان پێ تاوا بەڵێ بەڵێ من و مامۆستایکی مۆسیقاین هەردووتان پێکەوە بەڵێ باشە تا چەند گرنگە ئەم جۆرە سنتەرانە هەبن بۆی هاوکاری ئەم مناڵانی خاون پێداویستی تایبەتە بکەن بۆ نمونە مامۆسایکی وەکو تۆ بتوانێت پێشنگایکی لەم جۆریان بۆ بکاتەوە بە یەک سنتەر ئەزانین کە ئەم خاون پێداویستی تایبەتانە هەموو با بڵێن داڵدە نادرێن و هاوکاری ناکرێن تا چەند گرنگە لەم جۆرە ڕێکخراوانە یاخود لەم جۆرە سنتەرانە هەبن بێگومان زۆر گرنگە کە هەبل لەبەروی کە سێرەکە ڕۆژ بە ڕۆژ لە کۆمەلگای ئەم ناڵانە مناڵی خاون پێداویست تایبەت زیاترە بێت پێویستە هەبێ بۆی هاوکاریان بکرێن نەک لە بۆ منە لە ماڵە دابندێت و هیچ خوێندنگایان هیچ شوێنێکی تروەریان ناگرن بۆی ئیشان لەگەڵ بکرێن و لە دواییە لە کۆمەلگاشدا بڕێن و پەیوەندی کۆمەڵاتی کەمتر دروستە بێت کەواتە تا چەند گرنگە بتوانرێت زیاتر برەو بەبارەی مناڵانی خاون پێداویست تایبەت بێت بۆی بتوانێت پێشانگایکی لەو جۆرەیان بۆ بکرێتەوە و بارەکانیان زیاتر پەرەپێ بدرێت طبعا زۆر گرنگە بۆ منە بەهرەی مناڵی خاون پێداویست تایبەت دەربڕێ وەکو مناڵانی ئاسایی سەیریان بکرێن زۆر بەخێربێ سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن خاتون ژوعالی سەرپەرشتیاری پێشنگاکە بە هیوای سەرکەوتن و کاری باش زۆر سپاس بۆ